بە ئامادەبوونی بەرەبەری گشتی بازرگانی هەرێم و قایمقامی کەلار و بەرەبەری گشتی کشت و کاڵی گەرمیان و بەرەبەری سایلوە گەرمیان بەڕووی جوتیارانە کرایەوە. بێگومان بەهۆی کەشوهەوای ناوچەکە بەروبوومی ئەم ناوچەیە زووتر دێتە بەرهەم بە تایبەتی دانەوێڵە، بەڵام بەهۆی وشکە ساڵی و ئەمساڵ کەمترین بەروبووممانە بێت بەراورد بە ساڵانی ڕابردوو و گرنگی سایلۆکە زۆر دەستکەوتێکە بۆ جوتیاران لە ڕووی وەرگرتنی گەرم زووتر و لە ڕووی ئەو نۆرە بڕی کە پێشتر دەکرا لە جوتیارەکان یاخود هەندێک لە بازرگانەکان کەڵکیان وەرەگرت و وایانە کردە بەروبوومەکانیان بە شێوازی لە شێوازەکان وەربگرێ بەشێ لە جوتیارەکان گەرمەکانیان درەنگ وەربگرێ بە خۆشحاڵی و ئەو گرفتانە نامێنێ و وەکو ئاماژەم بۆ کرد ئەم سایلۆ ئەمڕۆ کرایەوە بڕووی جوتیارانە. ئومێد دەکەین کە هەموو ئەو براجوتیارانێک کە لە گەرمیانن گەرمەکانیان ڕادستی سایلۆ بکەن دیارە ئەم ساڵ لە ساڵانی ڕابردوو جیاترە، چونکە یەکەم وا بڕیارە کە بڕی پارەی جوتیاران ئەو پارەیە کە بۆیان تەرخانکراوە بۆ هەرتەنێک دەڕۆشتێنە پەڕێت پارەکان وەربگرن، کە ئەمەش کارێکی باشە لە ساڵانی ڕابردووە زۆر دادەکەو. لە ساڵی ڕابردوودا بڕێک دیاری کرابوو کە ئێمە وەریگرین هەرێمی کوردستان، بەڵام ئێستا بڕ نەماوە. هەر جوتیارێک هەر بڕەگەنمێکی هەیە لە کە بەرهەمی هێناوە دەتوانێت بهێنێ بۆ سایلۆ و لێی وەردەگرین و ئەو ئەم ساڵیش لە بە حکمی ئەو وشکە ساڵیە هەندێک ئاسانکاری زیاتر بۆ جۆری گەنمەکە و شێوازی وەرگرتنەکە کراوە، دەرەجەیەک و دەرەجە نەماوە، بەڵکو گەنمەکان بۆ هەر تەنێک 850,000 دینارە خەسمێکی کەمی لێوە دەگیرێ ئەوانەیە کە تۆزێک شەوای بشتیان زیاترە و ئەوش بە ڕێژەیە زۆر کەمن لە چاو ساڵانی ڕابردوودا. بۆی هیوادارین هەموو براجوتیارەکان گەنمەکانیان ڕادستی جوتیارەکان بکەن و بەڕێوەبەتی سایلۆی گەرمیانیشمان ڕاست باردووە کە هەرچی ئاسانکاریە بیکردن بۆ جوتیارەکان بۆ ئەوەی ئەو بەرهەمەی کە بەرهەمیان هێناوە بیگەینە سایلۆکان.